پێش ئەوەی ئەوروپییەکان شتێک لەبارەی ئەمریکاوە بزانن، ئەم ئامێرە لە چیاکانی ئاندێس لە ئەمریکای باشوور دەژەنرا. زامپۆنا ناوی ئەم ئامێرەیە، مێژووەکەی دەگەڕێتەوە بۆ 2000 ساڵ بەرلەئێستا سەربەخێزانی ئامێری پانفلوتە کە یەکێکە لە کۆنترین جۆرەکانی ئامێری موسیک. ئەم ئامێرە بە پلەی یەکەم لە پێرو، بۆلیڤیا، ئەکوادۆر، باکووری چیلی و باکووری ڕۆژاوای ئەرجنتین دەژەندرێ. ئەمێشدا لە قامیش دروستکراوە، بەڵام لە ئێستادا زیاتر لە ڕووەکی بامبۆ دروست دەکرێت. ئەگەر سەرنج بدەن لە دوو ڕیسپێک هاتووە، بەشی سەرەوە پێی دەوترێ ئارکا و بەشی خوارەوە پێی دەوترێ ئیرا. ناوی زامپۆنیا یاخۆ زامپۆنا لە زمانی ئیسپانی وەرگیراوە، بەڵام مێژووی ئەم ئامێرە کۆنترە لەلایەن خەڵکی ئاندی ئەمریکای باشوور لە زمانی ئایمارادا پێی دەگوترێ سیکو. کۆنترین ئامێری زامپۆنا کە دۆزراوەتەوە، مێژووەکەی دەگەڕێتەوە بۆ زیاتر لە 2000 ساڵ بەرلەئێستا لە پێرو دۆزراوەتەوە، هەر بۆیە جلوبەرگی نەریتی خانمانی پێرو پۆشیوە.